لە ڕاستیدا پرسی تۆبارانەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستانی چێکە لە پرسە گرنگەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە بێبیان و چەند جارێکی زۆر تورکیا تۆبارانی سنوورەکانی هەرێمی کوردستانی کردووە بەداخەوە ئەو شوێنی کە دەبوو هەڵوێستی جدی هەبێ پەرلەمانی کوردستانە و ئێمە لە ماوەی ڕابردووەوە ئەندامانی پەرلەمانی کوردستان یاداشمان بە پێی پێڕۆی نەخۆی پەرلەمانی کوردستان ڕاستی دەستی سەرۆکایەتی پەرلەمان کردو بەوەی پەرلەمانی کوردستان دانیشتنی خۆی بکات لەسەر پرسی تۆبارەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و هەڵوێستی فەرمی خۆی هەبێت بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان لە ماوەی ئەم خولی پەرلەمانی کوردستانە نەیتوانیوە هیچ دانیشتن بکات لەسەر پرسی تۆبارەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و شەیدکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سوتاندنی ڕێزوباخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یەکجار لە سەرەتایان بخولەدا دوای کە یاداشتێکمان پێشکەش کرد سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە کۆتایی دانیشتنەکەدا بە چەندێڕێک ئیدانەی تۆبارانەکانی کرد بۆیە بە تایبەت دوای تۆبارانی زاخۆ لەلایەن سوپای تورکیاوە کە هەموو وڵاتانی دنیا و نەتەوەی گرتووەکان و هۆڵندا و بەغدا و کەنەدا و هەموو وڵاتانی دنیا ئەمریکا و بەریتانیا هاتنە سەرخەت سەرکردەکانی عێراق و پەرلەمانی عێراق و وەزارەتی دەرەوەی عێراق بەداخەوە تاکە مؤسسە کە فەرمی بوو کە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە و دەبێت هەڵوێستی جدی هەیە و دەبوو کۆبنەوەی کردایە و ئێمە بە پێی پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان مادەی 8 لەگەڵ هاوڕێکانمان لە پەرلەمانی کوردستان داوامان کرد کە دەبێت پەرلەمانی کوردستان لەسەرم پرسە دانیشتن بکات بەڵام بەداخەوە دانیشتنیان نەکرد لە ڕاستیدا من پێم وایە دەبێت پەرلەمانی کوردستان جدیتر بێت لەسەرم پرسە و ناکرێت سەروەری هەرێمی کوردستان بەگشتی و عێراق لەلایەن وڵاتانی دیکەوە پێشێل بکرێ و دەبێت پەرلەمانی کوردستان ڕێکاری یاسایی خۆی بگرێتە بەر و دانیشتنی پەرلەمان لەسەرم پرسانە ساز کات و دەبێت لایەنە پەیوەندیدارەکان بانگشتی پەرلەمان بکات و ئاگاداریان بکاتەوە لەسەر ئەو تۆبارانانە و لەسەرەوەی کە دەگوزارێ لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە ئێوە بۆ خۆتان زانکانی کاری پەرلەمان کاری زۆرینەوە کەمینەیە و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش لە لای یەکێتی و پارتیە بۆیە بەداخەوە تا ئێستا و دانیشتانە نەکراوە بۆ هیواین کە جارێکی دیکە لەسەر ئەم بابەتە گرنگانە پەرلەمانی کوردستان هەڵوێستی جدی هەبێت و ڕێکاری یاسایی خۆی بگرێتە بەر